بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. سپاس و دەستخۆشی بۆ برایانمان لە ئەنجومەنی سۆران کەوا ماگانە ئەوە خوشکان و برایان کۆوەکەنەوە لێرە بە مەبەستی گوێگرتن لە ئامۆژگاریەکانی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵکو ببێتە توێشوێک لۆ قیامەتمان. خوای گەورە پاداشتی برای بەڵمە سەبڕەم داتەوە وەدارین ئینشاءڵڵا ئەو ئامۆژگاریانە ببنە کردار لە هەڵسوکەوتی ڕۆژانەماندا سوودی لێ وەربگرین. خۆشەویستان، دیارە کاتەکەمان مەحدودە لەناو بابەتەی کە لە خزمەتانە قسەی لێ یەکەم لەوانەیە زیاتری کات بوێت، بەس هەر بە کورتی چەند شتێکتان لۆ باس ئەەکەم، بەڵکو ئەگە بتوانین لە ئایندەدا بیکەینە بەرنامەیەکی بەردەوام. خۆشەویستان، ئیمان و عملی صالح دوو باڵن لە یەکتر جیا ناکرێنەوە. هەر ئیمانێک ئەگەر عملی صالحی بەدوو دانەهات ئەوە ئیمانەکە جێی تێبینی و سەرنجە، یاخود ئەگەر ئیمانەکە نەیتوانی کردەوەی صالح ئەنجام بدات یان کردەوە صالحەکان وەکو پێویست نەبوون ئەوە ئیمانەکەش خەلەلی خۆی هەیە. بۆ خوای گەورە داوامان لێ ئەکات لە دوای ئیمان قەناعەت و چەسپانی بیر و باوەڕ، ئیمانێکی دروست چەسپان لە ناخی ئینساندا زەرورە کردەوەی صالحی بەدوو دابێت، و یاخود عملی صالح نەتیجە و بەروبووم و بەرهەمەکەی چییە هەم لە دنیا و هەم لە قیامەتیشدا. سبحان الله، ئینسان ئەگەر کاتێک عملی صالح ئەکات هەم لە دنیادا بەرهەمەکەی بەدەستدینیت و لە بەروبوومەکەی ئەخوات و هەم لە قیامەتیشدا ئەجر و پاداشتی زۆری هەیە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا 53 جار لە دوای ئیمان باسی عملی صالح ئەکات. 53 جار. بۆیە پێویستە ئینسان کاتێک کە قورئان ئەخوێنیتەوە ئەگاتە ئەو شوێنانەی کە باسی ئیمان ئەکەن و لە دووی ڕاستەخۆ باسی عملی صالح ئەکەن، ئەگە هەر جارەی لەسەر ئاەتێک ڕابووەستی هەر ئەو هەدە دەقیقەیەک فکری لێ بکەوە، ئەوە ئیمانە، ئەوەش عملی صالحە، یەکسەر لە دوای عملە صالحەکە نەتیجەکەت پێ ئەڵێت، بەروبوومی عملی صالحت پێشانەدا. لە هەر ئاەتەی بە تەعبیرێک هەمویان لە یەکتر سەرنج ڕاشێشترن، هەمویان طموحی زۆریان تێدایە، طموحت ئەداتێ کە عملی صالح بوو چ دەست ئەکەوێت. ئەگە تەماشاکەین لە ژیانی ڕۆژانەی ئینسان لە مامەڵەدا دەست لۆ هەر شتێک ببەی، لەگە هەر شتێک هەر کەسێک عەقدێک بکەی، یەکسەر پێی ئەڵێ نەتیجەی ئەو ڕێکەوتنە و ئەو عەقدە و ئەو پەیمان و ئەو بەڵێنەی بینوت و چییە؟ بێزەحمەت لۆ مڕۆنکەوە چم دەستەکەوی ئەگەر ئەمن ئەو عەقدەی لەگەڵ تو واژۆکەم، سوودی چییە؟ ئەوە تەبیعەتی ئینسان وایە. خوای گەورە یەکسەر بەر لەوەی ئەتوو داوا بکەی خوای گەورە ئەوی پێگۆتی. ئەم ناڵم لە هەموو ئاەتەکان باسم، چەند ئاەتێک وەرئەگرم بەڵکو ببێتە دافعێک هاندەرێک کاتێک ئەگەینە ئەو ئاەتانە بە ئاسانی با بەسەری دانەڕۆین. هەر یەک وەقفە بکە، وەقفەیەشی 5 دقیقەیی 3 دقیقەیی سەرنجێک بدە ئاەتەکە، طموحی زۆرت ئەداتێ، زیاتر لەسەری ڕابوەستی، زیاتر بیخوێنیەوە. لەسەر عملی صالح خۆشەویستان لە هەموو ئاەتەکان کە لە هەر شوێنی بە تەعبیرێک هاتێ، بەڵام هەمویان یەک ئامانجیان هەیە. هەندێک ڕای جیاواز سێ لە نێوان زانایان عملی صالح چییە؟ ئەوەی کە
كوي الراي زانيان ومفسران لوي أسيد بريتيلا الفرائض والنوافل فرز كان والسنة كان ياخذ بكورتيلا أي فعلة حسنة تدل على عمل صالح هر كردويك نيفرمو أو كردوية سبيد أي فعلة حسنة هر كردويش تاك باش بيت داخل عمل صالح أبيت عكسك شي هر كردويشي خراب بيت داخل عمل فاسد أبيت إنسان أجا عملي صالح بون تسلم عملي دنيا تسلم عملي قيامة كوملغا سود لور أجريد بدرزيك لجياني روجانا دا خاونكشي للروجي قيامة دا خاوني باداشي تايبتا تماشا كان خوش تبيستان يكلو آتانا فقرا فرميت والذين آمنوا وعملوا الصالحات أولئك أصحاب الجنة هم فيها خالدون والذين آمنوا أواني أهل إيمان وعملوا الصالحات خوا فرميت ست هي أولئك أصحاب الجنة أوانا هاوريان هاولاني بهشتن يكسر مجد كيف يقولي يعني أولا إما نقول تأويلي تدانية زور صريح واضحة إيمانتها بي عمل الصالح بيت أولئك أصحاب الجنة هم فيها خالدون وذا فرميت كأصحاب بهشتي وتيشي دا خالدي واتبهمي شيء تيدا أميني خواهي قولي لشونش كيا أفرميت أعوذ بالله من الشيطان الرجيم وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات لهم مغفرة وأجر عظيم أو وعد إخوايا وعد الله حق ومن أصدق من الله قيلا وعد إخوة حقا سيرك لدنياي أجر كسيك وعدك تبي أداو بيمانك تبي أداه زۆر دڵخۆشی بە تایبەت ئەگەر لەلایەن کەسێکی ڕازگۆ وەعدێکت پێ بدرێت موژدەیەکت پێ بدرێت چاوەڕێیەکی کەنجین ئەو موژدەیە ئەو پەیمانە وعدەیە تەحقیقە بی وعدەی خوا فەرمێت وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات خوا پەیمانی دایە وعدەی دایە بەڵێنی دایە کەسێ باوەڕدار بی و عەمەلی صالح بیت لهم مغفرة ئێستا پێی گوتی ئەگەر وابی ئەتویشێکی لەو زانی کە خوالت خۆش بووە مژدەش زۆر گەورەی خۆشەویستان والله زۆر گەڕام بە دوای ئەوەیدا بەس بزانم عەمەلی صالح چییە دەبی شتێک بی زۆر گەورە بی هەموو کەس پێی نەگات لە ئەنجامدا لۆم دەرکەوت زۆر ئاسانە هەموو کەسێ پێی ئەگات وعملوا الصالحات لهم مغفرة وأجر عظيم نكر لي خوش بونيك بلي أول يوم ليت خوش برو بهشت خوش إنسان لناو بهشت جدا أجري عظيم وعظيم ترهيا يشكل الرأي مفسرين رحمة إخوان أفرمون العمل الصالح تنال درجات الجنة هاد بهشت درجاته بلا عملي صالح وتلي اكاد لدرجي بون مونيه كم بس دوم بس سيم بس سارم بس بينزم حتى اخر درجه في برز بيوا عملي صالح درجاتي بهشت بقسمتك زهريكي للرقايكوا حكمه داك خوي قورا نوعي عملي صالح كي دياري نكر يبلي الا بنويش اكي او درجه اعمالي صالح أنواع متفرقة زورا قتيس نكرا ليك عبادة هاتنت دانشتنت ليرة بنيتي شي باق عملي صالحة كوبونوا لسفريشي حلال وشرعي عملي صالحة قسيشي خير عملي صالحة سلامك لكسك أكي عملي صالحة دارك لسر رقايك لا أبي عملي صالحة جايك أتقيني عملي صالحة
ئاژەڵێک بەخێوەکەی عەمەلی ساڵحە، نیەتت پاکە، دڵت خاوێنە، عەمەلی ساڵحە، مسڵمانێکت خۆش ئەوێ، عەمەلی ساڵحە، ڕقت لە بێدینی و خراپەکاریە بێتەوە، عەمەلی ساڵحە. هەر کەسێک لەوانەیە بە عەمەلێک لە عەمەلەکانی ساڵح بگاتە بەهەشت، ئیوا هەیە بەدەیان ڕێگا لەوانەیە بگاتە بەهەشت، زیاتر هەوڵی دایە، زیاتر جوودی لە خۆدا سەرف کردیە، ئیوا لەوانێت لە 10 ڕێگا، لە 5 ڕێگا، لە 20 ڕێگا، لە 2 ڕێگا بگەیتە بەهەشت. کەواتە خۆشەویستان دەرگاکەی زۆر فراوانە، شتەکانی زۆر ئاسانن بە ئینسان ئەو دەرگایە لەسەر خۆی دانەخات. خی گەورە لە شوێنێشکە ئەفەرمێت والذين آمنوا وعملوا الصالحات لا نكلف نفسا إلا وسعها أولئك أصحاب الجنة هم فيها خالدون. أوانش بزارش كفرمت أوانش شنا أصحابي بهشتن. خواهي قورا فرميت الذين آمنوا وعملوا الصالحات طوبى لهم وحسن مآب. أي أو كساني كباوردار كعمل صالح أكن كردوتان جوانا كردوتان باشا أفعالي خير أكي طوبى لهم. طوبى زيادة لدى معناها لقل تفسير القرآن يقلون نفرم شجرة عظيمة دارشي زور قوري ببر لو أكسيك عمل صالح. إيش شكل تفسير كاني وحسن مآب باشترين وتاكترين شوين كإنسان بدستي بيني فردوسي أعلايا أويك إيمانه وعملي صالحة أو شوين كيتي خوي قول شوين فرميت إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا. فردوس زيقايتي إيمان وعملي صالحة. لشوين خوي قول فرميت فالذين آمنوا وعملوا الصالحات لهم مغفرة ورزق كريم. أوي كأهل إيمانه وعملي صالحة خوي قول فرمي لي خوش أبم رزق بركتشي قورة وزورشي بس هذا أبارينم حمل دنيا لي أخوي والله هم لقيامتي شاء إنسان لي أخوان. خوي قول فرمي فالذين آمنوا وعملوا الصالحات في جنات النعيم. أواني أهل إيمان وعملي صالحة كان في جنات نك جنة جنات وتتسندين بهشت تسندين شويني خوش كبريتي لنازو نعمة بس خوا أزانت أم بهشتانا تيان تيدايا برهم يشتر لك الدوي صالح خوش يستان. خواي قبل فرميت أعوذ بالله من الشيطان الرجيم والذين آمنوا وعملوا الصالحات لندخلنهم في الصالحين. زور عظيمة شيء أهل صلاحة شيء بياوي صالحة. خواهي قولي برانديت يوا كسك إيمان دار بيت إيمانش راس ودروس وعملي صالح بيت خوافا من لندخلنهم في الصالحين. تما شيء وشيء لندخلنهم فعل مضارع باستمرار هنايتي دو أداة توكيد لسيك وشيء كوبينوا لو يحرتي شكو قمانة لقلب إنسان نيليد إيك لام لامي توكيدا نون نوني توكيدا لندخلنهم نوني توكيد لامي توكيد لسيك وشكو بينه لزمان عربية هادوشان أو بريد النهاية أجين خوا فرمي هالكسيك إيمان داره وعملي صالحة أفرمي أي خمنا وكارواني صالحانوا يعني اللي ريزي صالحانا الذي هذي فاسقان وفاسدان درسوا قال له صالحان هجمار نكاد أزاني صالحان لا يخوي قورا ريزو احترامي أنت سنده أزاني باداشتي أنت سنده خوي قورا شو نشكا فرميت إن الذين آمنوا وعملوا الصالحات سيجعل لهم الرحمن ودا. فرمي أواني أهل إيمان وعملي صالح خوا فرمي ويان لأكم محبتي أو شخصانا أي خمن ناضل هم مخلوقاتك بياويك أبيني برقادة أرواد سبحان الله ضغلو أسي خوش تويت بيوي بيناسي بيوي روجة خيري لو توهبيت بيوي روجة مرحب بس بدي تنيك خوا أكاد أو محبتي أو شخصة بخن الناودلي أهل أرض وآسمان
هەرچی ئەهلی سەمایە خۆش ئەوێت، هەرچی ئەهلی ئەڕضە خۆش ئەوێت. ئەمە خۆشەویستان بەرهەمی کردەوەی ساڵحە. خۆ لە دنیاشدا وایە ئەگەر لە ئوموری دنیاش بیکەینە پێوەرە عەمەلی ساڵح خۆشەویستان، ئەو کەسەی کە لە شوێنێک کارێک ئەکات ئەگەر بە جوانی ئەدای ئەرچی خۆی ئەکات کۆمەڵگە ئیسیفادەی لێ ئەکات، خەڵک پێی ئەحەسێتەوە. تو ئەو خودایی ئەگەر ئێستا بێت و ئەو حکوومەتەی ئێستا عەمەلی ساڵح بایە حاڵی میلەت ئاوا ئەبوو، ئەوانەی کە ئێستا فەرمانڕەوایی ئەکەن لە هەر وڵاتێک لێرە و لەوێ، بەس باسی ئێرە بکەین، ئەگەر ئەوانە عەمەلیان ساڵح بیت، کردەوەیان چاک و باش و حەسەن بیت، خەڵک بەو ڕۆژە ئەگەیشت حکومڕانی ئاوا ئەبوو. یعنی هەم لە ئوموری دنیا و هەم لە ئوموری قیامەتدا سبحان الله عەمەلی ساڵح کردەوەیەکە کارێکە خراپ و چاک سوودی لێ ئەبینیت، لە دنیا و لە قیامەتدا ئینسان ئیسفادەی لێ ئەبینیت. لۆ ئینسان هەوڵدا خۆشەویستان کام کردەوەی ساڵحە و عەمەلی ساڵحە ئەنجام داد، ئیمان تەکلیفی لێکرایە. خوای گەورە فەرمێت یا ئەیها الرسل كلوا من طيبات ما رزقناكم واعملوا صالحا. دەربارەی پێغەمبەران سەلامی خوا لەسەر بێت، لۆ پێغەمبەران بە سیغەی ئەمری هینایە، ئەی پێغەمبەران سەلامی خواتان لەسەر بێت كلوا من طيبات ما رزقناكم، بخۆن لەو ڕزقی کە پێمان داون لە ڕزقی حەڵاڵ طیب چاک و باش و حەڵاڵ، بەس پیانە فەرمێ واعملوا صالحا. پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت بە سیغەی ئەمر فعل ئەمریان پێکرا، پێغەمبەران ئەیوە پێغەمبەرن ئەبێ کردەوەتان صالح بێت. ئەگەر ئەمر بە پێغەمبەران کرابی سەلامی خوایان لەسەر بێت ئەوە ئەمنوت و من باب الأولى. خوای گەورە ئەفەرمێت والذین آمنوا وعملوا الصالحات دیسە نەفەرمێت لهم مغفرة وأجر كبير. باشە ئەجرێک وەصف کرابی بە کەبیر، خوایەک جل جلاله بە کەبیر ناوی ببات، مەخلوقات ناتوانێت وەصفی ئەو کەبیرە بکات چەند گەورەیە، ناتوانین، مرۆڤ ناتوانێت، بەس خوا ئەزانێت ئەو کەبیرە چەندە، بەس ئێمە زانین زۆرە یان گەورەیە، ئەجری عەظیم، ئەجری کەبیر، ئەجری کەثیر. ئەو هەموو موشانە هەمووی سەرنجی ئینسان ڕائەشەشن لۆ شتێکی زۆر گەورە، ئەدەبی ئەو گەورەیە لە لای پەروەردگارە سبحان الله چەند گەورە بیت. ئەوە بەرهەمی چییە؟ بەرهەمی عەمەلی ساڵحە. لە شوێنش کە خوای گەورە فەرمێت إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم أجر غير ممنون. ئەوانەی ئیماندارن و عەمەلی ساڵح خوا فەرمێت لەوانە پاداشتێکەیە کە دیار نییە، غەیر مەمنون، دەستنیشان نەکرا، زۆرە، بێبنە، پاداشتەکەی ئەوەندە گەورەیە هەر خوای گەورە خۆی ئەزانیت پاداشتەکە چەندە. لە شوێنش کە خۆشەویستان خوای گەورە بە فەوزی مبین ناوی ئەباتن، ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم فأما الذين آمنوا وعملوا الصالحات فيدخلهم ربهم في رحمته ذلك هو الفوز المبين. یەک لە بەرهەمی صالح خوا فەرمێت کەسی ئیماندار و عەمەل صالح ئەی خاتە ژێر ڕەحمەتی خۆی، بەس ئەبێ ڕەحمەتی خوا چەند بیت، ئەبێ چەند گەورە واسع و فراوان بیت. ورحمتي وسعت كل شيء. رحمتي خواه گەورە بێسنوورە. ئەفەرمێت وذلك فوز المبين. بەڕاستی براوەی ڕوون و ئاشکرا، براوەی گەورە ئەو کەسەیە کە خوا فەرمێ عەبدی من لەژێر ڕەحمەتی من دای، ئەو ڕەحمەتە لە دنیا شمولت ئەکا، لە قیامەتی شمولت ئەکاتن. کەواتە خۆشەویستان بە تەنیا بە ئیمانێکی مجەڕەد و ڕوت قەنەعەت بەخۆ نەینین. وەڵڵاهی هەر کارێک ئەکەی کە چاکە و باشە، خەڵک لێی موفیدە و ئیسیفادە ئەبینی، خوشکان لە ماڵێت، دایکان لە ماڵێت، گەنجان، قوتابیان، مامۆستایان، کرێکاران، هەر کارێک کە نەفعی لۆ خەڵک سوودی ئەبینی داخلی عەمەلی ساڵح ئەبیتن. کەواتە خۆشەویستان با هەردووچیان بێکەوە ڕابگرین، ئەو عەمەلە ساڵحانە ڕۆژانە لێی زیادکەین، لێی کەم نەکەین، بەڵکو ئەم هەموو نازنا و دەستکەوت و ئەو هەموو بەرهەمانە
با بەدەستی بینین، با لەدەست خۆیان نەدەین ئەوڕۆ دنیایە و سبەینی قیامەتە. ئەوانەی کە باسم کردن لێرە پێت ئەکرێت، لەو دی و هیچت پێ ناکرێت. کەواتە دەرفەت لە بەردەمی ئێمە زۆرن، تا زندین، تا ساغین، تا پێن ئەکرێت. چێ ئێستا پێم بڵێ ڕێگرە لە بەردەم من و تو عەمەلی ساڵح نەکەین، لە ماڵە، لە دەرێ، لە دوکانێ، لە دەوامێ، لە کردار، لە گفتار، جا قەولی بی یان فعلی بیت. تەنها تەقسیدەکە نەفسی پیسە، لێ ناگەڕێ ئەو ئینسانە عەمەلی ساڵح ئەنجام داتن. هیوادارم خوای گەورەشێک بین لەو کەسانە بمان دامانێت کە ئەهلی ئیمان بین و عەمەلی ساڵح بین. یا ڕەبی خوای گەورە هەموو لایان موفق بکات لە بۆ ئیمانێکی ساغ و دروست، لە بۆ عەمەل و کردەوەی ساڵح، وەخوای گەورە لەو کەسانەمان بێبەش نەکات کە لە فەزل و پاداشتی عەمەلی ساڵح دەیان داتێ. ئامین والحەمدولله رب العالمین.